بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سڵاو و ڕێز و خۆشەویستیەمەتان ئاراستە بێ خۆشحاڵین بۆ جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە بە ئومێدەوێ بتوانین بەرنامەی ئەم جارشمان جێگەی ڕەزامەندی خوای گەورە و پاشان سوودی ئەوەی ئازیز و خۆشەویست بێ. بەڕێزان ئەمڕۆژ دەمانەوێت گفتوگۆ بکەین دەربارەی بابەتێکی گرنگ کە ئەویش لەنێو کۆمەڵگەی کوردیدا زۆر باوە، ئەویش تۆمەت و بوختانە. دەمانەوێت بپرسین هۆکارەکانی هەڵبەستنی تۆمەت و بوختان بۆ مرۆڤەکان چییە؟ چی وا لە مرۆڤەکان دەکات تۆمەت و بوختان بۆ خەڵکی هەڵبەستن؟ ئایا ئەو کەسانەی کە تۆمەت و بوختانە بۆ هەڵدەبەسرێت لە ڕووی دەرونیەوە ژیانی چۆن دەگوزارێت؟ ئایا تا چەند هەست بە نائارامی دەکات؟ تا چەند فشاری دەرونی لەسەر دەرونی ئەو کەسە دروست ئەکات؟ چۆن بتوانین ئەم کردەوە قێزەونە لەنێو کۆمەڵگەی کوردیدا بنەبڕ بکەین؟ چۆن بتوانین خۆمانوان ڕابهێنین بەبێ بەڵگە لەسەر هیچ کەسێک قسە نەکەین؟ خۆ ئەگەر کەسێکیش عیبێکی هەبوو ئێمە هەوڵ بدەین پەردەپۆشی بکەین. ئێوە بینەر بابن با بزانین پەیامی هاوڵاتیان چییە سەبارەت بە مابەتە. فەرموون. تۆمەتێک و بوختانێکە بۆ دروستکرێ و ئاگایش لێی شتێ نەبێ بەڕاستی شتێکی ناخۆشە. خەڵک بەردەوام ڕاهاتووە لەگەڵیا بووە بە نەریتێک کە لە مناڵیەوە لەگەڵ گەورەبوون تا ئەو بوختانەش گەورە ئەبێت. هەندێک کات لەسەر ئەوانە زۆر کێشەی کۆمەڵایەتی دروست دەبێت. من ئیسا حالین خۆم لە تۆمەتێکی گەوراژم کە بەرامبەرم کراوە. ناشرینە بۆ خۆیشی و بۆ ئەو کەسێشە دوای گوناحبارە بێ لەو دنیا. تۆمەت کردارێکی زۆر ناشرینە، یانی ئینسان بێزی لێکاتەوە. من بۆ بەش بە حاڵی خۆم ناشرینترین و شێرلە. باشە قەت هەبووە ڕۆژە لە ڕۆژان تۆمەت بوختان بۆ تۆ هەڵبەستن؟ وەڵا لە کۆمەلگایمە ئەمە هەیە، هەتر ڕەنگە بە ڕاستەخۆ بە نەڕاستەخۆ ئەوە هەبێت، بەڵام شتێکی زۆر ناشرینە. بەرامبەر تۆ نەکراوە؟ بەرامبەر ڕاستەخۆ ڕەنگە لە پاژم لە کرابێ. با بڵێم بیستوودەتەوە کە بەستومەتەوە بەڵام نێشمەوە لە ڕووی کابرا. لەم کاتەیە هەستە بەچی کردوە؟ وەڵای هەستم زۆر ناخۆش بوو، هانی زۆر پێی پێتاقەت بوو. حەزم کابرا ڕاستەخۆ پێی بوتمایە بەس هەست ئەەکەی کەسێک لە پاشەملە تۆمەت و بوختان بۆ تۆ هەڵەبەستێت، تر ئەو کەسە چۆن ئەبێ لە بەرچاوت؟ چی لێدە لە بەرچاوت؟ وەڵای ئەوە یانی ڕەوشت و هەڵسوکەوتی خۆی پیشانی منەیە، یانی چۆن لەی وەزنی ئەزانم ئەزانم ئەو کابرایە بای چەنەیە، ئەو کەسە بای چەنە بەرامبەر بە من. ڕەنگە بۆ منی جوانە بێ، بۆ کەسی نزیکیشی وابێ. باشە بەڕای بەڕێزت هۆکارەکانی بەستنی هەڵبەستنی تۆمەت و بوختان چییە لای تۆ؟ قازانجی خۆیەتی لە قازانجی ئەو کەسەیە بوختەمەوە هەڵبەست، یا بەغێلیم پێ بە یا پێی ناخۆشە، یا جەناب کەسێکی خۆشەویستی ناو کۆمەلگاکە و پێی ناخۆشە بوختانێک بۆ دروستکار لەبەرەوەی بوشکێنە. هەرەوەیە بەس بۆ ئیرەیە بەس بۆ مەسلحەتی شەخسی خۆی. تێگەی لەبراو بەس زەبەر مەسلحەتی شەخسی خۆیەتی. لەسەر تۆمەت و بوختان چی هەیە؟ تۆمەت و بوختان وەڵای جا نازانم چی پێ بڵم. تۆمەت و بوختان هەر کەسێک تۆمەتێک بوختانێک بۆ کەسێکەکە ئەوە کەسێکی زۆر زۆر ناشرینە. اینجا دوای ئەوەش تۆ کەسێکی هیچ شتێک لە خۆت عاشق نابیت، سیرەکەی خۆت بە کەسێکی زۆر پاگەزانی، لەولا تۆمەتێک بۆ تۆ دروست ئەبێ بەرامبەرەکە و نایە بەرەو ڕوو ئەو تۆمەتە ئەو قسەی کە لە دڵیایەتی بە تۆ بڵێ، ئەچێ لە پاژملە لای کەسێک باسی تۆگا، لە هەمان کاتا تۆ خۆت حەزەکەی ئەو زەلامە بێتە ڕوو هەرچی لە دڵایە بە خۆتی بڵێ. ئەمە تۆمەتە. قەت هەبووە ڕۆژە لە ڕۆژان تۆمەت و بوختان بۆ تۆ سازکرێ؟ من ئیسا حالین خۆم لە تۆمەتێکی گەوراژم کە بەرامبەرم کراوە. هەستە چۆنە؟ هەستێکی ئەزانی چۆنە هەستەکەی من؟ هەستەکەی من ئەوەیە ئەو زەلامی کە تۆمەتەکەی بەرامبەر بە من کردووە، تۆمەتێکی تا ڕادێکیش گەورەیە، حەزمە کرد پێش ئەوەی بچێت لە لای ئەو زەلامە ئەو تۆمەتە بۆ من دروست بکە، بەهاتایە خۆی بە منی بوتایە بیوتایە ئەم شتە وایە یان وانە، بەهاتایەتە ناو ئەسڵی مۆزوعەکەەوە. پێویست بەوە ناکە کابرا ئەگەر ئەزانێ من کەسێکی ئەوەی کە ئەو بە تۆمەتی ئەزانێ دڵی کرد منە لە من، بابێت لەگەڵ خۆمە ئەو قسەیە بکات، بابێت بە خۆم بڵێت بۆچی من قەلق ئەکات و چۆن ئەڵێ خۆشی هەر ئاینشت قەلق ئەکات. جەنابەت چیت هەیە لەسەر تۆمەت و بوختان؟ چۆن باز لەم شتە ئەکەی؟ وەڵاهی خۆی گوناحبارێکی زۆرە.
کە بوختیان بکەی. تۆ قەت هەبووە ببیستیت تۆمەت بۆ کەسێک دروست کرابێت بوختان بۆ کەسێک کرابێت لەناو کۆمەلگەیە؟ بەڵێ زۆرەکرێ. ئێمە چۆن بتوانین وا لە کۆمەلگا بکەین واز لەم کردەوە ناشیر نەبێت چکم بەڕاستی زۆر جار تۆمەت و بوختان بۆ خەڵک دروست ئەکرێت بەبێەوەی ئەو کەسا ئەو گوناهی کردێت بەبێ ئەو کەسا ئەو تاوانێ هەبێت بەبێ ئەو کەس ئەو هەڵەی کردێت چۆن بتوانین خۆمان لەم بەدوور بگرین؟ والله خۆی هۆشیاری کۆمەلگا ئەوە یعنی دەورێکی زۆر باشە و تا ئەو شتانە تا یعنی نێزک بیت تۆ لە دیانەت و ئەزانی یعنی تهمەت چەند گوناحبارەیەکێ تهمەتی بۆ کەسێ بکە. توێ بڵێ دوور لە دینی هۆکارە بۆ دروستبوونی ئەمە؟ وایە وایە. دوا پەیامەت چێ بۆ خەڵک؟ والله دوا پەیامم ئەوەیە یعنی ئەوەی تهمەت بکە بۆ کەسێکی زۆر یعنی ناشرینە بۆ خۆیشی و بۆ ئەو کەسێشە دوای گوناحبارە بێ لەو دنیا. وەڵا شتێکی ناشرینە خەڵک خۆی گوناحبارەکە ئەگەرشتی وا بێ. ڕازوانە جوابم بەرەوە قەت هەبوو ڕۆژە لە ڕۆژان تۆمەت و بوختان بۆ جەنابە دروستکەن؟ ئەبێ هەبێت ئەوەی وجدانی خۆیەتی وانە بیستوتەوە کەسێک باسی تۆ کات تۆمەت و بوختانێ بۆ تۆ دروست کات کە تۆ ئەو شتۆتیانە بوو بێ؟ وەڵا بیرفعل وایە بەڵام ئیتر کابرایتر خۆی وجدانی خۆی. لەو کاتەیە کە هەستە کردووە کەسێک تۆمەت و بوختانی بۆ تۆ ساز کردووە هەستە بەچی کردووە؟ هەستم پێم ناخۆش بەڵام حواڵی خواب کردەوە کەسە. ئەم بیستنەوەی تۆمەت و بوختانە فێری ئەومان ناکە کە ئێمە دووربین لەم شتە؟ بەڵێ شتێکی ناشرینە ڕفتارێکی ناشرینە ئەو شتە تۆ چی تۆ بەر بارەگای خوا ئەو شتانە ناشرینە بێ دوا ڕۆژی بیر بێ دوایەوە تۆ بیتە باعیسە و کەسەی کەوا بیشکێنی یا شتێ بێ هیچ شتێ بە تۆ ناگەیەنێ. ئالێرە دوا پەیامەت چێ بۆ خەڵک؟ هیوادارم کەس هەر لە خۆیەوە بوختانیا تۆمەتێ بۆ کەسێ دروست نەکا و خۆی پارێزێت لەبەرەوەی زمان و داوێنی پاک بێت لەبەرەوەی کەوا خۆشی خەجاڵت نەبێ ڕوبەڕووی کەسێکە بێتەوە کەوا شتەکە ڕاز نەبێ خۆشی گوناحبارە بێ. هۆکارەکانی هەڵبەستنی و تۆمەت و بوختان بە بڕای تۆ چییە؟ ئەزانی یەکەم شتیان ئەوەیە ئەو زەلامە ترسی خوای لە دڵانیە ئەمە پێشی هەموو شتێک. بەچی ترسی خوای لە دڵانیە بە دوو زەلام بە دووشت منافقە بێ. یەکەم بۆی کە قسەیەک بکوانە بێ ئەمە سەبەبی ڕئیسیە کە پەیوەندی بم بەرنامەی ئێوە جەنابتانەوە هەیە. ئیزا حەدەسە کەزەبە وانە تۆ کە ئەزانی شتێک تۆمەتە بۆی بەرامبەرەکەتی دروستەکەی یا خێر تۆمەت نییە لە داڵغی توە تۆمەتە بۆچی یەک بەرامبەرەکەتی پێوە ناڕەحەت دەکەی؟ من ئەو جەلامەی کە تۆمەتی بەرامبەر بە من کردووە لای کەسێک دەردە دڵی کردووە خۆی لە کەسەکە لە من نزیکترە پێگەی لەمە بەستم خۆی لە کەسەکە لە من نزیکترە بۆ نەهاتوە بە من بڵێ بۆ چوە لای زەلامێکی تر منی ناشرین کردووە. باشە ئەگەر تاکانی کۆمەلگا بەم جۆرە ڕەفتارکەن تۆمەت و بوختان بۆ یەکتری هەڵبەستن پێ دوایە شیرازەی کۆمەلگا و پەیوەندی نێوان کەسەکان چی لێدێ؟ ئیسا هەر ئەوەیە هەر نەک هەر من هەر ئەوەیە کە دۆخی هەرێمی کوردستانی بۆ ڕۆژە گەیاندووە نەک هەر من وەکو تاکێک. تۆمەت و بوختان چییە؟ تۆمەت و بوختان ئەوەیە کە پەرلەمانی پەکخستووە کە سەرۆکاتی هەرێمی پەکخستووە کە ژیانی کۆمەلگای پەکخستووە ئەمە هەمووی بۆ تۆمەت و بۆ ئەوە گەڕێتەوە. لایەنە سیاسەکانمان ئەگەر تۆمەت بۆ یەکتری نابەخشنەوە ئەگەر ڕاستەکەن لەگەڵێکە بابێن لەیەک نزیک بنەوە با ئەوەی کە بەرامبەرێتی بەدڵێتی ئەم بەرامبەر بە سەرۆکی هەرێم و ئەو بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان بابێن لەگەڵێکا لەسەر مێزێکی گفتوگۆیەکی ئاشتیانە ڕاستیانە باسی بکەن نەک ئەوەی کە من ئەوە لەگەڵ گفتوگووا بم هەتاوکو لەگەڵ بەرژەوەندی لە پێشە حیزبی خۆم بنەماڵی خۆم بێتەوە تا ئەو کاتە قەناعەتم پێی بێ لەگەڵ بەرژەوەندی خۆمانە هاتەوە ئیتر نەک هەر حیزبەکەی خۆم و حیزبی بەرامبەر هەموو کوردستان سفری چۆنەڵی زەربی سفری بکەم. باشە لێرە دواپەیامەت چیە بۆ خەڵک بۆی دوور بن لە تۆمەت و بوختان؟ وەڵاهی دواپەیامی من چییە؟ دواپەیامی من نەک هەر من ڕەنگە زۆربەی خەڵک ئەوە بێ کە واقع بین بن ڕازگۆ بن لەگەڵیەکە ڕازگۆیی باشترین شتە بە ڕەئی من پێویست بەوە ناکە هەر کەسێک شتێکی بەرامبەر من کاک فەرهاد ئەگەر من ئەزانم کاک فەرهاد کەسێکە خێری پێ ئەشێ بچم خێری پێ بکەم کە ئەزانم خێری پێ ناشێ وازی لێ بێنم پێویست بۆ ناکات تۆمەتی بۆ ببەخشم هەزار کەس هەیە لەسەر ئەو پیاوە هەزار قسەی هەیە یەکێک گەڵێ باشە یەکێک گەڵێ خراپێکی گەڵێ وایە تۆ ئەگەر بەوەی ئەزانی کە خێری پێشە خێری پێ بکە بەوەیشی نازانی سەرێشەشی بۆ دروست مەکە. کەواتە توانین بڵێن ئەگەر توانیمان قسەی خێرکە نەشمەتوانی بێدەنگ بین. بەتاکید
باش ئێمە چۆن بتوانین ئەم کردەوە قێزەونە لە نێو خەڵکیدا بنەبڕ بکەین. وڵی ئەوەیە ڕاستەخۆ کابرا بگری پێی بڵێ ئیسا ئەو کەسی کە بۆم نیجێڕێتەوە بڵێن فڵان کەس بووە فڵان کەس بان کەەوە بزانم قسەی لەسەر چه ئەساسیە کرد ئەوە منم کاکە وەنیە ئەمەشت بەرەو ڕوو کردەوە ناک من زۆر جار ئەوە ئەەکەم زۆر جار تۆزە ڕقم لەو شتانە تێگە یانیسا جەناوی بێی زەمی برادێکی خۆشەویستم کە خۆشەویستەکەم بناسم برادەرەکەم قەت لەو خوب برادەرە قوبوڵ ناکەم بێلای من زەمی بکە تێگەی ئەڵەم وەرە بەرە ڕووی خۆی پێ بڵێ ئەوە زۆر باشە لەبەرەوەش دروست نابێت. ئەگەر تاکەکان بەم جۆرە ڕفتارکان لەگەڵ یەکتریا چ جۆرە کۆمەلگایەکمان بۆ دروستە بێت؟ کۆمەلگایەکی پاک و خاوێنمان بۆ دروستە بێت کۆمەلگای تۆمەت و بوختان هەڵبەستن هەڵی بەسن خراپتر بێ باشتر نابێت. ئەسا هەموو جەوە سیاسی هەموو ئەوەشی دیایەتی حەزەکەم زانی یعنی سیاسەکانیشی گرتووە دو هەرەوە نیە خەڵکێکی ئاسایی و خەڵکێکی مەدەنی گرتوێتەوە. پەیامە چییە؟ وەڵای پەیام هەمومان خۆشەویستیمانوێ بۆ یەکتری ڕەخۆشینە لە دڵی خۆمانە لابەرین دەست بخێنین ناو دەستی یەکتری تێگەمە هەمومان کوردین لە یەک وڵات هاژین لە یەک شار هاژین پێویست ناکە من ڕەخۆخینە لە تۆڵگەم تۆ لە منی هەڵگری هەر شتێکت هەیە بەرەو ڕوو لێ ڕەنگە غەڵەتەکەم خۆم نەیبینم تۆ غەڵەتی من نەبینی ئەتوانم غەڵەتەکەی خۆم چارەسەر کە مەگە جەناب بوو بۆ ئوسلوبێکی جوان پێم بڵێ. تۆ زانی هەڵبەستنی تۆمەت و بوختانیش بۆ خەڵک بەوێ بەڵگا یەکێکە لە تاوانە گەورەکان تاوانێکی گەورەیە بەڵێ تاوانێکی گەورەیە لە ڕووی یاساییەوە تاوانێکی گەورەیە لە ڕووی دینیشەوە تاوانێکی گەورە. تۆ قەت هەبووە ڕۆژە ڕۆژان تۆمەت و بوختانە بۆ دروستکەن ببیستیتەوە؟ طبعا هەموو ئینسانێک ئەبیستێتەوە. باشە لەو کاتێک کە هەستە کردووە تۆمەت و بوختان بە تۆ ساز کراوە هەستت چۆن بووە؟ هەستی من لەبەرەوەی خۆم تیامان نییە لەوانەیە پێم ناخۆش بێ زۆریشم پێ ناخۆش بەس ئەوەی کە کات ئەتیادیە لای مەسن کە ئەگەر خۆت تێتان نەبێ شتێکی قورسە. بەڕای بەڕێز هۆکارەکانی دروستکردنی ئەم حاڵەتە چییە؟ مرۆڤەکە کە ئەمە بکە ژیانەکە ژیانی ئینسان لەم زروفانە ئەنوا شتێتە پێشەوە فەراغە بەتاڵ بەڵێ ئەوە نێکی زۆرە لە ئینسانە پێت وانە لە ڕووی دینیشەوە تاوان بێ طبعا لە دینەوە ئەگەر ئینسان من خۆم لەوانەیە ئینسانێکم تۆزێ لە دینەوە بۆیە لە پێتەڵم کە نایکەم بەس کەەوەی کە ئیکات لە دینەوە تۆزی احترامە لەوانەیە تۆزێ دوور بێت. باش ئەگەر تاکانی کۆمەلگا بەم جۆرە ڕفتارکەن پەیوەندی نێوان مرۆڤەکان چی بەسەر دێ؟ احترامە نەیبینین لەوانەیە سیقەوە هیچ نەماوە بەڕاستی نەڕە احتیمالە نە ڕەفیقایەتی نە کەسایەتی نەشت ئەوانەی تیاابێ سیقەوی نەکە نامێنێ سیقەکە نامێنن لەناویسا کەسێکە بینێ کەسێک تۆمەت و بوختانی بۆ سازکرێتە دوایەوە سیقەی لاو کەسە نامێنێ ڕەنگە پەیوەندی لەگەڵا بچڕێنێ ئەبچڕێت طبعا من کە ببوورە کە جەناب دوور بێ یانی تۆ گەر شتێکی واتیابێ من جارێکی کەم ڕحاوی ناکەم یان تێکڵاوی ناکەم. پەیامە چییە بۆ خەڵک بۆی واز لەم کردەوە خراپە بێنن؟ هیوادارم ئەو شتە دوورکەونەوە چونکە ئەگەر بەیانی ببوورە تۆ بەرامبەر من کردە یەکی کەش بەرامبەر ئەوەی کات. تۆمەتێک و بوختانێکە بۆ دروستکرێ و ئاگایش لە هیچ شتێ نەبێ بەڕاستی شتێکی ناخۆشە. خەڵک بەردەوام ڕاهاتوە لەگەڵیا بووە بە نەریتێک کە لە مناڵیەوە لەگەڵ گەورەبوون تا ئەو بوختانش گەورە ئەبێت. هەندێک کات لەسەر ئەوانە زۆر کێشەی کۆمەڵایەتی دروستە بێت. من ئیسا حالین خۆم لە تۆمەتێکی گەوراژم کە بەرامبەرم کراوە ناشرینە بۆ خۆیشی و بۆ ئەو کەسێشە دوای گوناحبارە بێ لەو دنیا. لەسەر تۆمەت و بوختان چی دەهەیە؟ وەڵای ئەنجا لەسەر تۆمەت و بوختان لەم کوردستانەیە هەموو کەسێک تۆمەت دروستەکە هەموو کەسێکیش خەریکی بوختانکردنی ئەنی چی بڵم لەسەرەوە؟ هۆکاری ئێمە چییە؟ هۆکاری ئێمە خراپی خەڵکەکە خۆیەتی دوور لە دینیە بەتەشی دوور لە دینیە ئەگەر تۆ مسلمان بیت و دینار بیت دوورەکەیتۆ لە بوختیان نوێشکەر بیت دوورەکەیتۆ لە بوختیان و لە خراپەکاری چکە ئەگەر بوختیان بکەیت دڵنیا بە دووری لە ئیسلام ئیسلامیش لە درۆکردن و بوختیانکردن و زیناکردن و شتانە پێک نهاتووە. ڕاستگوانە جوابم بەرەوە قەت هەبوو ڕۆژە لە ڕۆژان بەرامبەر تۆ تۆمەت و بوختان دروستکرێ؟ ئەبێتە بوو بێ بیستوتەتەوە؟ بەتەشی باش هەستێ بەچی کرۆ لەو کاتە؟ هەست بە شتێکی ناخۆشەکەی چکە تۆمەتێک و بوختانێکە بۆ دروستکرێ و ئاگایش لە هیچ شتێ نەبێ بەڕاستی شتێکی ناخۆشە و بەرپەشێکی شتە بێت. باشە ئەم هەستە ناخۆشە فێری ئەومان ناکات
کە ئێمە لەو شتە بە دوور بین بەرامبەر بە خەڵک نەکەین چونکە ئەوەتە خۆمان ئازاری پێچێژین فێری ئەوەمان ئەکات کە خۆمان لەوە بە دوور بین بەرامبەر بە خەڵک بەتەشید چۆن ئەڵێ سواردانەکەی نابێ بە سوار ئەو کەسێکی کە تۆمەتە یا بوختانێکی بۆ دروستەکرێت بەتەشی دوای لێت کە خۆی بچۆنە پێیزعاجە حەز ناکە بەرامبەرەکەیشی پێیزعاج بێ یعنی بۆ کەسێشتری دروست ناکات تۆمەتێ ناکات بوختیانێ ناکات شکا خۆی و کاری بەسەراتوە زۆر باشە کەواتە هۆکاری ئەمە چییە؟ خەڵک بۆ ئەمە دروستەکە هۆکاری ئەمە بەڵای ئەگەڕێتەوە بۆ سەر بێدینی ئەگەڕێتەوە بۆ سەر و کەسانی کە بەتاڵن ئیش ناکەن دامە لە ماڵە دانیشتنیە تەزبیحێکی گرێ بەدەستی ئامە نەجامانەی بەستووە گوێی لە دنیا نییە و بۆ خۆی خواتەوە خێ لە تەڕە خوات و لە وشکە خێژێ نایە بەم دنیا کۆمەڵێک کەسی فەقیریشێنەوانە باشترن تاکوانەی کە هەر بۆ خۆیان دانیشتن و بێژ دوا پەیامت چییە بۆ خەڵک بۆ بنەبڕکردنی ئەم کارە وەڵای دوا پەیامی منەوەیە بۆ خەڵکایی تر دوورکەونەوە لۆ شتانە تاکە ئەم دواکەوتویە تاکە یعنی بێزار نابن لەم تۆمەت دروستکردن و بوختان دروستن و بێزار نابن یعنی تۆزە ژیرانە بیرکەنەوە ئەگەر خەڵگاوە بەردەوام بە پێدوانێ شیرازی کۆمەلگا و پەیوەندی کۆمەڵاتی پچڕێ ئەگەر لەم ماڵ و عیلەکەی خۆیان شیرازەی بپشڕێ دڵنیا بە کۆمەڵگەش هەمووی شیرازەیە بپشڕێ بەڕێزت کارێکی خراپە نەکردووە خەڵگەڵێ ئەو کارە خراپەی کردووە تۆمەتێکە بۆ هەڵەبەستێ بەبێ ئاگال لە خۆ بەبێ ئەو هەڵەتۆ کردبێ بەڵێ تەبەنەوە ئێستا ئەمڕۆ میلەتەکەمانە بە مەرحەلەیە کاتەیە پەڕێ ئەو دیاردەیە زۆر بووە لە ڕاستیە دیاردەیەکی زۆر قێزەونە بەپی زانیاریەکانی شم یەکێ لە شتەکانی کە لە دینیشە ئیشارەی پیراوە تاوانێکی زۆر گەورەیە دروستکردنی بوختان بۆ کەسێک کە نەیکردبێ ئەگەر ڕازوانە جواب بێتەوە قەت هەبوو ڕۆژ لە ڕۆژان بوختان بۆ تۆ دروستکرێت ببیستیتەوە بوختانم بۆ دروستکراوە لە ڕێی داواشەوە بوختانەکەم داواکەشم بردە و کابرا هەموو تەنەزولێکی کرد و دانی بە بوختانەکەی خۆیان باشە هەست بەچی ئەەکەی لەو کە هەستە بەچی کە لەو کاتە کە تۆمەت و بوختانە بۆ دروستکرا هەستم بە مرتاحی کردووە لەبەرەوەی لە ناخە کە بۆم دروستکرا هەستم بە زۆر کار نامرتاحی کرد لەبەرەوەی هیچ شتێوەکو تۆمەت نییە کە بە ناحەق بۆ کەسێ دروستکرد ئەمە فێری ئەومان ناکات کە ئێمە چەندێک ئازار ئەچێژین ئەگەر ئێمە بۆ خەڵکی دروستکە نەویش ئەو ئازارە چێشت فێری ئەومان ناکە ئێمە لەم شتە بە دووربین بەتاکید هەروایە ئەوە هەر زۆر ڕاستە ئینسان پێش هەموو شتە بێ وجدانی خۆی مرتاحکە ئەگەر تۆ هەستی ئەو شتانە بکەی دیارە وجدانی خۆت مرتاح نابێ جا لەبەرەوەی عینەن شتە چۆن بۆ تۆ ناخۆشە کە هەستی پێکردو بۆ بەرامبەرەکەش عینە شتە نابێ بەی شوێ ئەو بکەی ئەگەر تاکانی کۆمەلگا بەم جۆرە ڕفتار بکەن پێ دوایە شیرازەی کۆمەلگا و پەیوە دینەوە تاکان چی بەسەر بێ بەتاکید شیرازەی کۆمەلگا هەڵەوەشێ بەس بەداخەوانەیە ئەو دیاردەیە ئێستا ئەمڕۆ ئەبینرێت پێویستمان بە گۆڕانکارێکی تەواوە لە ناو کۆمەلگاکەمانە لەبەرەوەی دوژمنی زۆرە لە هەموو ڕوویەکەوە دەستیان تێخستەوە حکمی دەسەڵاتی ئەم چەند ساڵش هەوڵێکی زۆریان ناوە بۆ دروستکردنی کێشەی کۆمەڵایەتی و ئێستا بەوە شەوەنەوەستاون سیاسەتی برسیکردنی خەڵک پێڕەوەکەن ئەمەژە بێتە هۆکارەوەی کە زیاتر ئەو دیاردانە گەشەی کردووە لێرۆ پەیامە چێ بۆ خەڵک بۆ بنەبڕکردنی ئەم دیاردە ناشرینە پەیامم ئەوەیە هەر هەمووی ڕوبەڕووی ئەم هێزە دەسەڵاتە بنەوانێ ئەمانەی کە ئێستا حکومڕانن لە پێشی شێوانێ بەڕێستان کەناڵی پەیامن داواکەم کە وەزیرەکانتان بەرپرسەکانتان هەمووی لەم حکوومەتە گەندەڵە بکێشنەوانەیە بۆ ئەوەی کە ڕوبەڕویان بینەوانێ ئەم دەسەڵاتە لە ناو بەرین لە ڕیشە دەران بێنین بۆی کە ئەو دیاردەیە بنبرکرێ پەیامە بۆ خەڵک چێ بۆی لە تۆمەت و بوختان بە دوور بن بەڵێ پەیامیشم بۆ خەڵکەوەیە کە بەس سیستەمەکە تا سیستەمەکە نەگۆڕی ئەوانیش بۆ واکەن ئەو دیاردەیە زیاکەن لە ناو خەڵکە لە ناوە هەمووی دەستی ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە بووە شتێکی ناشرینە لە کوردستانی خۆمانە زۆر باوێتی مۆدیل ئێستا تقریبا ڕازوانە جوابم بەرەوە قەت هەبوو ڕۆژ لە ڕۆژان تۆمەت و بوختان بۆ تۆ سازکرێ زۆر بۆ من ببیستیتەوە لە بیرم نییە ئەگەر تاکەکان لە ناو یەکە تۆمەت و بوختان بۆ یەکتری دروستکەن پێ دوایە پەیوەندینەوەن تاکەکان و شیرازی کۆمەلگا چی بەسەر دێ ئەوەی لە یەکەی ئێستا بینی ئەمە هۆکاریەوەیە بەڵێ یەکێکە لە هۆکارەکان چۆن بتوانین بنەبڕی ئەم کارە بکەین بە سیستەمی پەروەردە لە ئەوڵەوە بێ سیستەمێکی پەروەردە بێ گژگیر بێت لە باخچی ساوایانەوە بۆ سەرەوە بۆ سەرەتایە بۆین بە پێچوانەوەیکی ئێستا لێرە هەیە پێدوانێکی لە هۆکارەکانیش دوور لە دینی بێت ئەگەر کەسێک دینی با بڵێن پاڵ نەرێکەویش با بڵێن کەسێک لە ڕووی دینیەوە زۆر کامل بێت ڕەنگە خۆیان بە دوور بگرێت
بڵێت چکە دینیش پاڵ نەرێگە دین لە کۆتایە دین بۆ دروستکراوە ئاشتی و خۆشگوزارانی بۆ کۆمەڵگە دابینکە. پەیامت چێ بۆ خەڵک؟ دوور بکەونەوە لێ چکە شتێکی جوانە. جەنابەت چیت هەیە؟ بەنسبەت بوختانەوە هەیە زۆر زۆریشە و خەڵک بەردەوام ڕاهاتووە لەگەڵەیە بووە بە نەریتێک کە لە مناڵیەوە لەگەڵ گەورەبوون تا ئەو بوختانەش گەورە ئەبێت وای لێت کارەساتی گەورە ئەخڵقێت بەردەوام هەیە شتێکە. پێدوانێ زۆر جار بەهۆی دروستکردنی تۆمەت و بوختانەوە کەس بکوژرێت کەسێک جیابێتەوە لە هاوسەرەکەی ئەمانە پێدوانێکی لەوە کارەکانی جەمە بێ. هەزاران جار و شتە ڕوویەوە خۆشمان هەموو بینیوە بۆ ئافرەت زۆر جار تووشی ئەو حاڵەتە بووە بوختانێکی بۆ کراوە بۆتەوەی جیابوونەوەی بۆتە هۆی کوژرانی بۆتەوەی کێشەی گەورەی نێوان دوو ئایلە چەندین خوێنی گەرم سال کراوەتەوە لەسەر بوختانێک کە ئەو کەسە بوختانێکی بڵاو کردێتەوە بە ناو عالەمە لەبەروی دەنگ و باسێکی گەورەی ناخۆشی بڵاو کردێتەوە ناو خەڵکە بۆتەوەی کارەساتێکی گەورە. ئەگەر خەڵک بەم جۆرە بەردەوام بن پەیوەندی نێوان خەڵک چی بەسەردێ؟ ڕۆژ بە ڕۆژ خراپتر بێ پەیوەندی نێوان خەڵک ئەمە ئەنجامێکی باشی نابێت. دەزانین لە ڕووی دینیشەوە زۆر تاوانی گەورەیە؟ بێگومان لە ڕووی دینیشەوە تاوانێکی گەورەیەوە دین بە پێچەوانەی ئەوە هەمیشە زۆربەی دینەکان وەک شارەزایم هەبێت زڵدی ئەوەن و بوختانێکێکە لە تاوانە گەورەکان. پەیامت چییە بۆ خەڵک بۆی واز لەم کارە خراپە بێنن؟ پێم ئەوەیە خەڵک دوورکەوێتەوە لە بوختان هەم خۆی مرتاحتر ئەبێت هەم کێشەش بۆ خەڵک دروست نابێت ژیانێکی باشتر ئەژین. بەڕای هاوڵاتیان تۆمەت و بوختان یەکێکە لەو کردەوە ناشرینانەی کە مرۆڤەکان تووشی گوناه و تاوانێکی گەورە دەکات چونکە بەهۆی تۆمەت و بوختانەوە مرۆڤەکان لای خوا تاوانبارەکرێن و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەتوانین بڵێین تۆمەت و بوختان ئەبێتە هۆی ئەوەی کە پەیوەندی نێوان مرۆڤەکان بپچڕێنێت بۆ هەمیشە و بۆ هەتایە. هەر تۆمەت و بوختان وا دەکات کە زۆر جار کارەساتی دڵتەزێنی لێ بکەوێتەوە. بۆ نمونە چەندی جار بیستومانە ئافرەتێک بەهۆی هەڵبەستنی تۆمەتێکی ناڕەوا بوختانێکی ناڕەواوە کوژراوە بەبێ ئەوەی ئەو تاوانێکی کردبێت کە بۆیان هەڵبەستووە. زۆر کەسمان بینیوە بەهۆی هەڵبەستنی تۆمەت و بوختانەوە دوو عەشیرەتی داوە بە یەکە یاخۆت چەند کەسێک کوژراون بەهۆی هەڵبەستنی تۆمەتێکی ناڕەواوە. بۆیە ئێمە لەم مینبەرەوە داوا دەکەین لە هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن لەم کردەوە ناشرینە چونکە جگە لە تاوانبارکردنی کەسەکان و جگە لە گوناهباربوونی ئەو کەسانەی کە تۆمەت و بوختان دروست ئەکەن جگە لەوەی کە فیتنە ئەنێنەوە هیچ سوودێکی دیکەی نییە. بۆیە دەبا هەمومان لەم کارە خراپ و خێزەونە بە دوور بین تاکو هەمومان بە ئاشتی و تەبایی بژین تاکو خێزانەکان لەبەرێک هەڵنەوەشێن چونکە زۆر جار چەندین خێزان بەهۆی ئەوەی کە تۆمەت و بوختانی بۆڵبەستراوە پیاو لە ژنەکەی جیابەتەوە ژن لە پیاوەکەی جیابەتەوە منداڵەکان سەرگەردان بوون. هیوادارین هەمومان بە دوور بین ئەگەر کەسێکیش هەڵەیەکی هەبێت با ئێمە پەردەپۆشی هەڵەکەی ئەو بکەین نەک پەردەپۆشی ئەو نەکەین و عیبەکانی هەڵبماڵین. دەبا هەمومان لێی بە دوور بین. وڵای بەنسبەتی من شتێکی خراپە. بەڵێ قەت هەبووە تۆمەت و بوختان بۆ تۆ هەڵبەستن شتێکی وا قرس نا پێم وانە دەستیتەوە لە شوێنەکە باسی تۆ کرابێت باسی شتێکی تویان کردبێت کە ئەو شتە لە تویا وجودی نەبوو بێ بەتاشید ئیمکان هەبوو جاری وایە شتی وە هەبێت لەو کاتەیە هەستێ بە چی کردوە؟ وڵای ناخۆشە جاری وایە مەسەلەن شتێکی وا شتێک کە تۆ نەیکرد یان مەسەلەن لە تۆدا مەوجود نەبێ شتێکی وات پێ بڵێن بەتاشید گەلێک ناخۆشە. باشەوە کوردەواری ئەڵێت کە کاتێ بیستوتە کەسێ باسی تۆی کردەوە بە خراپە و تۆش تێتان نەبووە وەکو کوردەواری دەڵێت ئەو کەسە لە بەرچاوان ڕەش نەبووە بەدڵنیاییەوە جارێکی تر پەیوەندی لەگەڵا بچڕێنیت بەتاشید ئەمە فێریەوەمان ناکە کە چەندێک ئازاری ئێمەی داوە ئەو شتە ئێمە لەمە بە دوور بین. زۆر ڕاستە بەدڵنیاییەوە تەبان زانی چۆنە ئەوە شتێکە هەندێک کات لەسەر ئەوانە زۆر کێشەی کۆمەڵایەتی دروستە بێت تێگەی ینی جا تاوانێکی گەورە شەیدی لە ڕووی دینەوە لە ڕووی دینیشەوە هەم لە ڕووی قانونی ئەخلاقی شەوانە. هۆکاری ئەمە چییە لای تۆ چی وا لە تاکیەکە کە بەم جۆرە ڕەفتار کات تۆمەت و بوختان بۆ خەڵک هەڵبەست؟ طبعا زۆر لەوانەیە زۆر شت بگرێتەوە لەوانەیە حەسوودی ئینسان دەورە بینێ بەرامبەر بە خەڵک
ویان ڕق لێبوونێک لە هەر شتێکی ترەوە بێ طبعا ئەو کەسێک کە ڕقی لێشێکە ڕەنگە مەسەلەن نەتوانێت ڕاستە و خۆ هەندێشتی لە بەرامبەر بکە ناچار تۆمەتێک یان مەسەلەن بوختانێکی بۆ دروستەکە بۆی بیشکێنێ لە ناو خەڵکیان تۆڵی خۆی لێ بکاتەوە زۆر جار بەم شێوەیە ناوێت بەڕ ڕوخسەکەی بکات و لە باشم لێ بڵێ لە پاشم لێ یان مەسەلەن ناتوانێت ئەو زۆر شێوە هەیە بەو شێوەکە بەو شێوە دەریە بڕێ ناخی ئەگەر تاکی کۆمەلگەی کوردی بەم جۆرە بەردەوام بێت پێ دوایە ئاراستەی کۆمەلگا و نێوانی تاگەکان بەرەکوێ بە زۆر خراپ دەبێت وەکو ئێستاش خراپ بووە ئێستاش سیرەکەی لە بینی خزمایەتی و کەسایەتی و یالانی کۆمەڵایەتێکی وەکو جاران نەماوە سەبەبەکەشی زیاتر ئەو شتەیە دووە پەیامەت چێ بۆ خەڵک وڵا دو پەیامی من ئەوەیە کە بەڕاستی بر لە بوختان و تۆمەت نەکەنەوە چکە بەحەقەت هەتا ئینسانەکان پشتیەک بن و لەگەڵ یەک باش بن کۆمەلگاش بەرەو پێشتر دەچێنی مەسەلەن لە جیاتی ئەوەی کە تۆ مەسەلەن بوختانێکی بۆ بکەی کێشەکەت لەگەڵ خەڵکی چیە باسی کەی لە لای بزانێ کێشەکە چیە ئەوە دەتوانێت بگاتە نەتیجە بەڵام بە حکمی بە قەناعەتی من وەکو مەسەلەن بچی بوختانی بۆ بکەی یان کارێک لەو شێوانە ناتوانانی هەم کۆمەلگاکەت تێگەشتێنێ لە بەریەکی هەڵەوە شوێنەیە کە ئێستاش لەم بواری ئەمڕۆدا لەم مەسەلەن لەم ژیانی ئەمڕۆدا زۆر ئەوە وای لێ هاتووە تەمە هەر کەسێ تۆ بوختانم کاتوانی لێگەێتی بوختان بۆ یەکێگەی یەکێکە بەیەکێگەڵە لێوات دژمنایەتی لێ دروزە بێ شەڕی لێ دروزە بێ ژنومێر لێک هەڵەوە ژنومێر لێک هەڵەوە بناغەی کۆمەڵایەتی بنەماڵە لێک هەڵەوە شوێنێ تۆ قەت بیستوتە ژنومێردێک بەهۆی ئەوێ کە تۆمەتێک بۆ هێکیان دروست کرا و تۆمەتەکەش ناڕەوا بووە لەیەکتری جابنەوە زۆرم بیستۆ لەوانە بڕەوە و دادگاکانی سلەیمانی و هەولێر و چەناهایتیا بە تۆمەت و بە بوختانین کراوە یان خەڵک کوژرا بێت بەهۆی تۆمەت و بوختانێکەوە زۆر لە جارە لە عەشایری خۆمانە زۆر بووە لەسەر بوختان و کە بوختانیان بۆی کێبرۆ خەڵکیان لێک هەڵوەشان خەڵکیان قشتەوە دوایی چەند بنەماڵەیە بە بوختانین کراوە دوای جوانە بۆ شتەکە نا زۆر دوایی وانە بووە و سڵێش کرا و ئەمە ناهۆشاری کۆمەلگایەوە ئەوە ناهۆشاری کۆمەلگای و دوور لە دینی خەڵکە ئەگەر خەڵک وەکو لە دینەوە بڕوانێتە بوختان هەموو شتێک بۆی کەس بوختان بۆ کەس ناکە تۆ قەت هەبووە بوختانە بۆ بکرێ من وەڵا خۆک خۆمنا ببیستیتەوە لە شوێنێکە باسی تۆ کرابێت شتێکیان باسی تۆ تێدانەوە بەڵام بوختانی بەگنۆعانە باشە لەو کاتەیە هەستە بە چی کردووە وەڵا هەستم بە ناخۆشی کردووە باش ئەمە فێری ئەومان ناکە کە خۆمان چەندێک ئازار ئەدرین فێری ئەومان ناکە بێتە پند و ئامۆژگارە بۆ ئێمە کە ئێمە بۆ خەڵکی نەکەین طبعا ئەگەر تۆ خۆ ئازار کێشی بە بوختانی بۆ کەس ناکەی هەوڵی خۆش دوورکەویتە لە بوختان ئەگەر هەستکەی بەوە پەیوەندی نێوان کۆمەلگا بەرەوکوێ بە پەیوەندی بوختان بەرەو هەڵەشان و یەکتر ئازانیەوە پەیوەندی تاکەکانە بچڕێنە وایە هەمووی بە یەکە باشە دووە پەیامەت چێ بۆ خەڵک وەڵا دوا پەیامەوەیە هەموو کەس دوور بێت لە بوختان و دوور بێت لە تۆمەت هەڵوەسن بۆ یەکتر تۆمەتێک و بوختانێکە بۆ دروستکرێ و ئاگایش لێی شتێ نەبێ بەڕاستی شتێکی ناخۆشە خەڵک بەردەوام ڕاهاتووە لەگەڵیا بووە بە نەریتێک کە لە مناڵیەوە لەگەڵ گەورەبوون تا ئەو بوختانش گەورە ئەبێت هەندێک کات لەسەر ئەوانە زۆر کێشەی کۆمەڵایەتی دروستە من ئیسا حالین خۆم لە تۆمەتێکی گەوراژم کە بەرامبەرم کراوە ناشرینە بۆ خۆی شی و بۆ ئەو کەسێشە دوای گوناحبارە بێ لەو دنیا لە کۆتاییدا گەیشتینە ئەو دەرەنجام و قەناعەتەی کە بڵێین نەبوختان بۆ خەڵکی بکە نەتۆمەت بدەرە پاڵی ئەمڕۆ خەڵکی بخەیتە چاڵ سبەینێ تۆش لە نێو چاڵی قەت ئازاری خەڵکی مەدە گەرویستە ئێشی بزانی خۆت بخەرە جێگاکەی ئەو ساتێ دەگەی لە حاڵی پەیامیم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت